لەسەر بابەتی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان من لە ستۆدیۆ میوانێکم دەبێت ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان کاگاری بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24 ئەمەوێ لەبارەزێ بپرسم پارتی دیموکراتی کوردستان بۆ چوونی لەسەر داواکەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ دواخستنی هەڵبژاردن و دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردن چییە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. سەرەتا من دەگەڕێمەوە بۆەوەی کە پارتی خاوەنی بیرۆکە و دەستکەوتی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنە لە دوای ڕاپەڕین. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەگەڵەوەیە کە هەڵبژاردن لە هەموو قۆناغەکاندا ئەنجام بدرێتن. بۆیە کە لە ماوەی ڕابردووش پارتی وەکو هێزێکی گەورە لە هەرێمی کوردستانەوە لە عێراق دایمە لەگەڵ ئەوە بووە کە پرۆسەی هەڵبژاردن دوانەکەوێتن. لەبەرەوەی پرۆسەی هەڵبژاردن تەنها پەیوەندی بە پارتی و یان لایەنێکتر نییە، پەیوەندی بە هەرێمی کوردستان و پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەیە. وە پێم وایە پارتی بەوەی کە هەنگاوەکانی بۆ دایەتن وەکو هێزێک، وەکو حکوومەت، وەکو سەرۆکایەتی هەرێمیش کە هەنگاوێن باشتە پێیان وایە کە هەڵبژاردن تاخیر نەبێ و لە کاتی خۆیدا بکرێت. بەڵام بەداخەوە کە دەبینین ئەم هەڵبژاردنەی ئەو جارەی پەرلەمانی کوردستان کۆمەڵێک تەگەرە و کۆسپی هاتیتە پێشێ، بە تایبەتی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە عێراق دەوێت ئەنجام بداتن، لەگەڵ ئەوەشدا هەجارێ کۆسپێک و تەگەرەیەک دروست دەکە بە بیانیۆک. باشە. ئەنجام نەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە ئێوە ئەیخەنە ئەستۆی شیە ئەم دەستی بەدەستی پێکردنەی ئەم بابەتە؟ جارێ هەر ئەنجامدانی هەڵبژاردن خۆی لە خۆیدا مەترسیێکی گەورەیە، لەبەرەوەی هەم پەخستنی پرۆسەی دیموکراسیە لە عێراق و لە هەرێمی کوردستان و هەمیش ئەم موسسەیە کە ئێستا کاران نییە پێویستە کارابێتن و هەڵبژاردن ئەنجام بدرێتن. بەداخەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە عێراق هەر جارێ بە بیانوەیەک و چەند لایەنێک و چەند کەسێک کە سکاڵا دژی بابەتێک پێشکەش دەکەن دوای دەخاتن بۆ کاتێکی تر. وەم پێم وایە ئەوانەی کە ڕێگرن لە بەردەم پرۆسی هەڵبژاردن لە ئەنجامدانی هەڵبژاردن دەترسێن و لە نەتیجەکانی ئەوە دەترسێن کە ئەگەر بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن تێدا سەرکەوتو نەبن. باشە، پێت وایە چه ئاگرێک ئەگیرێتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردن؟ کۆمیسیۆن ئەڵێت ئێمە ناتوانین لەو وادەی کە دەستنیشان کراوە ئەنجامی بدەین. چارەسەر چیە؟ ئەوەندەی سیاسیە، ئەوەندەی ئەو بابەتانە نییە کە کۆمیسیۆن ینی پێی وایە ئەوەی سیاسی تەکنیکی نییە، تەکنیکی نییە. لەبەرەوەی کۆمیسیۆنی عێراق کە دامەزرا چەندین هەڵبژاردننی کردی هەمووی لە کاتی خۆیدا بەڕێوەچوو. بۆ نمونە چەند ماوەیەک پێش ئێستا ئەنجومەنی پارێزگاکان لە سەرتا سەری عێراق لە کاتی خۆیدا ئەنجامدرا. لەبەرەوەی هەندێک لایەن هەم لە هەرێمی کوردستان هەم ئەوانەی کە بربەستن لە بەردەم قوارەی هەرێمی کوردستان و پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان نایانەوێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێتن. بۆیە پێم وایە ئەو بیانوانەی کە کۆمیسیۆن دەیخاتە ڕوو ئەوە نییە کە بتوانیتن هەڵبژاردن ئەنجام نەداتن. بۆیە پێم وایە زیاتر پرسێکی سیاسیە نەوەک هەرێمی کوردستان و سەرۆکایەتی تازە لە راپۆرتەکەی بەڕێزیشتان ئاماژەی پێکرد لە مانجی شوباتی 2022 نووسراوی کردیە. سێ وادەی بۆ دیاری کرا، بەڵام هەر سێ وادا و بەسەر چوو ئاخر جار کە قرار بۆ 25 شوباتی 2024 پرۆسی هەڵبژاردن بەڕێوە بچیتن. ئێستا دوێنێ بە نووسراوەکی فەرمی ئاگاداری سەرۆکایەتی هەرێمی کردیە کە لەبەر نەبوونی بودجەی مالی و یان هەندێک کۆکاری تر ناتوانین پرۆسەکە بەڕێوە بین، داوا دەکەین کاتێشتر دیاری بکەن. ئەمانە دەبێتە هۆی کە دواخستنی هەڵبژاردن و لەگەر ئەم ئامانجانەی یان ئەو ویستانەی کە ناحەزان و بەشێک لە لایەنەکانی تریش دانوێ پرۆسی هەڵبژاردن ئەنجام نەدرێیان بەدڵی وان بیتن لەگەر وادەکەدا تاخیری دەکەن. باشە، وتە ئامانجەکە سیاسیە. پێتان وایە ئەمەش بەشێکە لەو زەختە سیاسیەی کە بە شێوازی دیکەش لە ئاسمان و لە زەمینەوە کرێتە سەر هەرێمی کوردستان؟ دەتوانین بڵێن ئەمە یەک پاکێجە. ئەم پاکێجە هەم لە سیاسەتە یەک لە دوایەکەکانی ڕژێمەکانی پێش 2023 بوونی هەبووە بە جۆرێک کە دەرحەق بە هەرێمی کوردستان بە خەڵکی کوردستان بەهێزە سیاسیەکان و لە دوای 2023 و 2005ش ئەم ڕژێمانەیان ئەم هێزانەی کە هاتیینە دەسەڵاتی عێراقیان گرتیا پێیان خۆش نەبووە کە هەرێمی کوردستان ئەم پێشکەوتنە لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و ئاوەدانی و ئەمنی و اقتصادی بەخۆ ببینیتن تا ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵک کێشە و گرفتی گەورە دەرحەق بە هەرێمی کوردستان
ڕوویدا بەڵام هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و هێزە نیشتیمان پەروەرەکان و پارتی دیموکراتی کوردستان نانێش کە لێن دروست بیتن و ئەم قوارەیە زەفەری پێ ببردرێ ئەوەی جەنابی شت باست کرد یەکێک لەو خاڵانەیە کە لە ڕێگایەوە دانەوێت قوارەی هەرێمی کوردستان پەچی بکەوی یان ئەم پرۆسە دیموکراسی کە لە هەرێمی کوردستانەیە بۆ ئەنجامدانی هەڵبژارنەکان ئەنجام نەدرێ و سەرکەوتوو نەبیتن و بەداخەوە خەڵکانێکیش لە پاڵی ئەم بڕیارانن بۆی هەرێمی کوردستان و بە خوێن و خەباتی خەڵکی کوردستان و شەیدان دروست بووە لەبار ببردرێیان قوارەکە لاواز بکرێتن بۆی ئەو پاکێجەژێکە ئەو خاڵەژێکێک لەو پاکێجانەیەکە دەرحەق بە هەرێمی کوردستان نەزانەدرێت کۆمیسیۆن ڕایگەیانووە کە ناتوانێت هەڵبژاردنەکە لە وادەیە ئەنجامکە و داوای هەماهەنگی و پێکەوە دانیشتنەکە بۆ دەستنیشانکردنی وادەیەکی دیکە وەکو پارتی دموکراتی کوردستان هەوڵی چیەدەن هەوڵەدەن کە ئەگەر لە وادەیەشانە بێ لە نزیکترین وادە بێتیانی خۆی پارتی دموکراتی کوردستان لە بەرامبەر هەموو ئەم بڕیارانەیە لە ناو یان ئەو ڕێنمایانەیان ئەو گفتوگویانەی کە لەگەڵ هێز و سیاسەکانی کوردستان ئەنجامیدا سازشی سۆری کردیان لەسەر مەسلەی بازنەکان لەسەر مەسلەی شێوازی بەڕێوەچوون لە هەرێمی کوردستان چۆن هەڵبژارنەکان بکرێ و هەتا کە کۆمیسیۆنی عێراقیش گوتی من دەیکەم پارتی ڕازی بە پارتی دەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێتن پرۆسەی دیموکراسی و سیاسی لە هەرێمی کوردستان بەڕەو ئاقارێکتر نەچی بۆیە هەموو قوربانیەک دەدا هەموو هەوڵێک دەدا هەموو گفتوگویەک و دانیشتێک دەکە لە پێناوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێت باشە یەکێ لەو گرفتانەی کە بۆتە هۆکار بۆ دواخستنی هەڵبژاردن بابەتی پێکهاتەکانە لایەنێکیش سکاڵای هەیە لەسەر ئەم بابەتە ئێوە پێشتریش هەوڵتان داوە بۆ ئەوەی کە پێشەوەی ئەم بابەتە بچێتە دادگام کێشەیە چارەسەر بکرێت ئێستا هیچ هەوڵێکتان هەیە بۆ ئەوەی یعنی بە شێوازێ لە شێوازەکان لەسەر ئەم بابەتە ڕێکەون و ئەمە ئیتر نەبێتە گرفتێک بۆ دواخستنی بابەتی پێکهاتەکان گرنگن لە دێر زمانەوە هەموو پێکهاتەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ژیاون دای من پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەیە ڕێئی کۆتایی بۆ پێکهاتەکان بەجی بمینێتن و پێکهاتەکان بڕیار لەسەر چارەنووسی هەموو بابەتەکانی خۆیان بدەن تەنانەت هەڵبژاردنیش ئێمە لەگەڵ ڕێئی ئەوەین کە پێکهاتەکان خۆیان بڕیار لەسەر چارەنووسی هەموو پێکهاتەکان بدەن بەڵام بە دانیشتن و گفتوگۆ هەموو ئەو هێزولایەنانەی کە لەناو پێکهاتەکانەیە بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن نەوەک بەدیلیان بۆ دروستبی و ئێمە و یەکی تر بڕیار لەسەر ئەوەی بدا ئایا پێکهاتەکان کورسیان هەبی یان نەبی یان داخلی یەک باز نەبن یان چوار باز نەبن پێکهاتەکان ئازاد کەین بەوەی بڕیار لە چارەنووسی خۆیان بدەین پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵ ئەوەیە ئەوەی ئەوان بڕیاریاندا ئەمە پشتیوانیان دەکەین بەڵام ئێستا خەریکە دادگای فیدراڵی بڕیار لەسەر چارەنووسی ئەوانەدا نەک ئێوە و یان هەموو لایەنەکان بەیەکەوە یان تورکمانەکان و مەسیحیەکان و پێکهاتەکان خۆیان لەناو خۆیان دادگای فیدراڵی بڕیار لەسەر زۆر شت دەدا بەبێ دراسە بەبێ بە دوواداچوون ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە هەڵوەستەی لەسەر کردیەوە نیە بگەڕێتەوە بۆ پێکهاتەکان کە ڕەئیان وەربگریتن و گوێیان لێ بگریتن و مەبەستیان چیە ڕێنیشاندەر و وەجێگرتنی دادگای فیدراڵی لەگەڵ هەندێک لایەن و خەڵکی ترە بۆی ئەمەش تەسیری لە پێکهاتەکان و خەڵکی نیشتیمان پەروەری پێکهاتەکان کردیا وی پێم وایە پارتی دیموکراتی کوردستان داکۆچی لە مافی پێکهاتەکان دەکا بەگشتی و دەستکەوتەکانیشیان دەکەوە لە ڕەئیەکانیشی دەکات لە کۆتا پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەرێمێکی بەهێزە لەگەر پێکەوە ژیانە لەگەر گفتوگۆ لەگەر دانیشتن لەگەڵ ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردنە لە کاتی خۆی بەداخەوە کە چەند جارەکە تەعزیل دەکرێت وێ پێم وایە ئێستا هەڵوەستەی زیاتری لەسەر دەوێت پارتی و هێزەکانی تر بێکەوە بتوانن بگەنە ڕەئیەکەوە وەڵامی کۆمیسیۆن بدەنەوە بەڵێ ئارینانەکەلی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێستان